دوجار پەردە لەسەر یاریەکانی پاڵەوانەتی شەترەنجی یانەکانی کوردستان دادرایەوە و پێشمەرگەی سلێمانیش جامەکەی بەرز کردەوە. بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و سەرۆک و جێگیری یەکێتی شەترەنجی عێراق و سەرۆک و ئەندامانی یەکێتی شەترەنجی کوردستان کۆتایی هات بە پاڵەوانێتی شەترەنجی یانەکانی کوردستان. لە شاری سلێمانی و بۆ ماوەی 4 ڕۆژ پاڵەوانێتی شەترەنجی یانەکانی کوردستان ئەنجام درا و کوڕانی پێشمەرگەی سلێمانی بەبێ دۆڕان نازناوەکەیان بەدەستهێنا. ڕاستی ویستمان دووبارە گڕوتین بخاوین ناو یانەکان سەر لە نوێ لە دوای یاریزانەکان بگەڕێن و وابکەن کە یاریزانەکان لە خۆیان کۆ بکەنەوە، یاریزانەکان دەرفەتی ئەویان هەویتن لە یانەکان یاری بکەن و لە پاڵەوانتیەکان یاری بکەن. ئەمە زین شەترەنج لە کوردستان هەنگاوەکی باشی هاوێشتووە. ئێستا کە یاریزانی زۆرمان هەیە، یاریزانی معتەمەدمان هەیە، یاریزانمان هەیە کە لەسەر حسابی خۆی بەشداری زۆر پاڵەوانتی نێودەوڵەتی دەکات لە دەرەوەی وڵات. لە پاڵەوانێتەکەدا 14 یانە و زیاتر لە 80 یاریزان بەشدار بوون کە ڕکابەرێکی بەهێزیان بۆ نازناوەکە دەکرد. دوای 7 جەولە لە ئەنجامدانی یاریەکانی پێشمەرگەی سلێمانی بە 14 خاڵ و خانزاد بە 12 خاڵ و پیرەمەگرون بە 9 خاڵ پلەکانی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا. بەتاکی دەستێکی خۆشە و دەستخۆشی لە نادی پێشمەرگاکەم بۆ دامێکە دامی یاریزانەکانەکە وەروە مشریفەکەمان کاگەسات و سەرجەم یاریزانەکان پاڵەوانەتێکە پاڵەوانتێکی بەهێزە لاستێکی بەهێزا بوو بە ئاسانیش تەوان نەمانتوانێت کە یەکەم بین بۆیە هەوڵ و ماندووبوونێکی زۆر درابەوەی کە بتوانین یەکەم بین. بەڵێ بەتاکید بەڵام لەبەرەوەی دەمێکە پاڵەوانێتیشی لەو جۆرە نەکراوە کەمە یاریزانەکان تۆزە دوورکەوتونەتەوە لە یاریەکە. بەڵام هیوادارم هەستن لیژنەی ئۆڵمپیک کوردستان هەستێ بە بکردنەوەی چەندی پاڵەوانێتی تر بۆ بەرزبوونەوەی ئاستی یاریزانەکان. تیمی ما یەک دوو یاریزانی کەم بوو بە تەشکیلێک کەم هاتینەوە. یەک لەوان یاریزان نوحەلی حسێنەکە دیارە ئەو قارمانی عراقی پارێکە بووە یا ئەو ساڵە بووە و یەک لە ماستەرە بە قوتەکانی عراق و وڵاتە عەرەبیەکانە ئەو لە بە حکمەوەی خوێندنی هەبوو لە ئۆکران نێتوانی بێتن. ئیتر یاریزانی کەشمان هەبوو لە احتیاط کەممان هەبوو، بەڵام لەگەڵ بەشدا ئاسیاری لە ئاسەرچی بەرزدا بوو، زۆر ڕێک و پێک بوو. بە تایبەتی هۆڵی یاریەکە زۆر ڕێک و پێک بوو. بەخوای ئەوە وەرزشە، تۆ ناتوانێت هەموو وەختێک یەکەم بین، یەکەم و دووەم و سێمیش عیبیان نییە لە وەرزش. بەخۆ دەزانیت لە پامێری مەسەن ئاڵای هەرسێک بەرز دەکرێت لە هەموو جیهان. زۆر جار دووەم وەدلێ دەکات و وەدلێ دەکات لە یاری داهات و باشترش بی، یعنی ترەوەیە دووەم بی سێم بی یەکەم بی. من پیرۆزوای هەر تیمەک دەکەم کە سەرکەوتوو بی ئەسباژینە. یانەی پێشمەرگەی سلێمانی دوایین نازناو کە بەدەستی هێنابوو لە ساڵی 2016 یانەی پێشمەرگەی سلێمانی دوایین نازناو کە بەدەستی هێنابوو لە ساڵی 2016 دوای ئەوەی لەو ساڵەوە هیچ پاڵەوانێتێک ئەنجام نەدرابوو توانی پارێزگاری لە نازناوەکە بکاتەوە.